قوتابیانی حەوت گوندی سنووری ناحیە ڕۆڤیە بۆ خوێندن ڕوودەکەنە قوتابخانەی ئامادەیی دۆستەکی تێکەڵاو وەکو مامۆستایان و بەڕێوبەری باسی لێوە دەکەن هیچ مەرجێکی سلامەتی لەم قوتابخانەیە دانیە. ئێمە وەکو ئاژانسی خانی بەدواداچوون لەسەر ئەم بابەتە دەکەین ئەرێ بۆچی قوتابخانەیەک زیاتر لە 20 ساڵە مەترسی ڕوخانی لەسەرە و تاوەکو ئێستا نەتوانراوە چارەسەری ئەم کێشەیە بکرێت. بینەرمان بن. نوێژەکردنەوەش ئێستا بکرێتن پێویست ناکە هەر وەک خۆی لێتەوە یعنی بناغەکەی تێکچووە ئێستا دیارە هەموو شتەکان دیارە زۆر قوتابیمان لێرە هەدەخۆین ئێستا 7 گوند زیاتر دێنەیرە من خۆم قوتابی لێرە بووم لێرە قوتابی ئێستا یعنی قوتابخانەکە بەکەل خوێندن نایە هاوینانی زۆر گەرمە زستانانی ساردیەکەی زۆر دێتە زۆر یعنی لە پەنجەرە و دەرکە و زۆر دیوارەکان کوونن یعنی دەرەزی تێدایە هەوا دێتن زۆری جارجار بارانی دێتە زۆری لە سەقفەکانی وەڵام مەترسی زۆرە یعنی زۆر جار لەگەر بارانێکی زۆر بێری سەقفەکانی ئاو دێتە زۆری ترسیۆمان هەیە بەسەرمان بەر ببتەوە یان ئێستا دیوارەکان کە باەکی بە قەوتات هەمووی ڕۆخا ئەگەر قوتابێک لە ژێر بە هەنجی چی لێ دەهات دەمبرد ئەوش ژێر سەرپەرستیاری حکوومەتە. ئەوە 10 ساڵ لێرە مامۆستامە وەڵات داواکاریمان ئەوەیە حساب بۆ مامۆستا و تەڵەبە بکرێت ینی نۆژان نەکرێتەوە نۆژان بکرێت هەروەک خۆلی چکە سەقفەکان و دیوارەکان و حتا عەردەکەی هیچ ئیسیفادە نیە چکە 2003 نۆژە کراوە دەمانەوێت سەر لە نوێنێومان دروست بکرێتەوە تەڵەبەمانی زۆرن تقریبان هی 7 گوندێنە ئێرە دەخوێنن. ئامادەی دۆستەک ئەوە نزیکە 20 ساڵە ئەمرم کێشەداین ڕاستی و بەڕاستی یعنی کە ئێمە ئیدارە کاریگەری قوتابخانەوە لەگەل بەسەرجە مامۆستایان بەڕاستی زۆر یعنی ترسمان وایە لە قوتابیان ڕۆژی لە ڕۆژان ئەو دیوارانە کەفتە سەر قوتابی چکە قوتابی وەختە کە دنیا گەرمە بەڕاستی پەنە دەبەنە بەر سێبەر خۆتی دەزانی تەڵەبە کە لە ئیمتیحان دەرەچی ماندیە دەشتە بەر سێبەر ئەو دیوارەشە بڕخێتە سەری بەڕاستی ئەوە کارەسات ڕووی دەدات و هەروەها ئەوەش دەکەفتە سەر ئەستوی بەڕێوەبەری قوتابخانە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی پەروەردەی بەردەڕەش بڕیارمانداوە ساڵی 2022 کە 13 مەگزەنجی خوێندن لێدەداتن و ئەو قوتابخانە دێنە گواستنەوە بۆ قوتابخانەی دۆستەشی بنەڕەتی تێکەڵاو هەر قوتابخانەکە لە تەریشتی بیە 3 ڕۆژ داواتە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ عادادی داوام دەکات 3 ڕۆژتر بنەڕەت داوامی دەکات ئەو بڕیارەکە قوتابخانێکی 12 پۆلی لە گوندی دۆستەک دروست دەکرێت بە ناوی قوتابخانەی ئامادەیی دۆستەک وەرەوە قوتابخانێکی تریش 12 پۆلیە لە گوندی کانیلان دروست دەکرێت بەڵام هێشتا بەنووسراوی فەرمی پێمان نەگەیشتیە بەڵام وعدەیان پێمانداکە ئەو دوو قوتابخانەیە دێتە دروستکردن لە سنووری پەروەردەی ئێمە.